بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەنجومەنی پارێزگای سلێمانی سیستەمی کامێرەی تیژڕەوی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان ڕەت کردەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چی لە خۆ دەگرێت، ئایا گرێبەستی کامێرەی تیژڕەوی بۆچی کراوە و ئایا دەتوانرێت هەڵبوەشێنرێتەوە و ئایا بارگرانی دروست دەکات یاخود ڕووداوی هاتوچۆ کەم دەکاتەوە و داهاتەکەشی بۆ کوێرەچێت. لەگەڵ هەرێک لە بەڕێزان بارزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ستۆدیۆ، هەروەها لە فیلەندانشەوە هەڵکەوت عەبدوڵڵا شارەزای بواری هاتوچۆ قسە لەسەرم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک بەرزان بەخێر بن. بەر لەوەی کە بچینە سەر بڕیارەکەی ئەنجومەن، ئەگەر هەندێک زانیاریمان پێ بڕۆی لەبارەی ئەم گرێبەستی کامێرەی تیژڕەویە چۆن ئایا تەنها بۆ سنووری سلێمانیە یاخود هەموو کوردستانە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەم دەرفەتە، ڕێز و سڵاوم بۆ کاک هەڵکەوتێ. کاکی حەچمیشان ئەم گرێبەستە بۆ هەموو هەرێمە، بەس سلێمانیان وەکو تێستێ وەرگرتووە. لە ڕاستیدا گرێبەستەکە بە تەنیا سلێمانی نییە، بەس سلێمانیان وەکو تێستێ وەرگرتووە. یعنی سەرەتا لە سلێمانی جێبەجێ بکرێ وەکو تێستێ بۆی کە بزانن ئایا سەرکەوتوو ئەم کارە سەرکەوتوو نییە، ئایا دەنگدانەوە ڕنگناوردنەوەی چییە بەرامبەریانی ئەم بابەتە. ئەم گرێبەستە کە کراوە لە بینی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکە کراوە بە مەبەستی دانانی ئەم کامێرانە. دیارە مەبەستەکەی لەوەیە کە هاوڵاتی پابند بێ بە ڕێگاوبانەکانەوە. مەسلەی تیژڕەوی بەخۆ دەزانی هیچ شوێنێک هەرێمی کوردستان کارەساتی نەخوازرا و لە تیژڕەویەوە ڕووی نەداوە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا دانانی کامێرە بە بابەتێکی شارستانی و پشتگیریشی یەکەین، بەڵام ئەم شێوە کامێرەیە و ئەم شێوە گرێبەستە لا مانجەی سەرنج بوو. لەبەر ئەوە دانانی کامێرایانی خۆ دەزانی ئێمە چەند ڕێگایەکمان هەیە لە بینی هاوڵاتی و هەندێک جار لە میدیاکانی شابە ڕێگای مردن ناسراون، بە تایبەتی ڕێگای کەلار دەربەن زەڕایەن بڵێن ڕانیە و دوکان کە ئەمانە ڕۆژانە ئێمە گوێبستی ڕووداوی نەخوازراوین دایانەوە. بۆیە ئەگەر حکومەت بیری لە کارێکی کە وا کردبێتەوە کارێکی خراپی نەکردەوە، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە و کە جێی ئەوەیە کە ئەنجومەن ڕەتی کردوێتەوە سیستەمی بەڕێوەبردنی کارەکە. ینی ئێمە وەک بەڕێستە زانی سیستەمی پۆین تو پۆین سیستەمێکە لە زۆر وڵاتی ناوچەکەش دانراوە بەڕاستی تا ئێستا، لە وڵاتێکا دانراوە کە ڕێگاوبانەکانی ڕێگاوبانن. ئێمە هەندێک جار کە تۆ ئەچیت لە شاری لە دوکانەوە چی بۆ ڕانیە، ینی هەندێک شوێنی لێە تۆ چیتە سەرگەڵ یانە چیتە سەر ڕێگایەک دووسایت نییە، ینی ڕێگایەکە توانێت هەر خۆی ڕێگاکە ناتوانانی لە 6 زیاتر لێ قوڕی. ینی ئەمە بابەتێکە ئێمە پێمان خۆش بوو سەرەتا وەزارەتی پەیوەندیداریان ئەنجومەنی وەزیرەوان ڕێگاکاریان بۆ بکردینایە بە ڕێگایەک کە وەکو ڕێگا سیر بکرێ. ئەو وەختە کامیرەش دابنرایە لەوانەیە کێشێکی وانەبایە. باشە، بەس ئێستا گرێبەستەکە لە نێوان وەزارەتی ناوخۆ و کۆمپانیای ئێرلی فیوچەر بۆ کاری ئەلکترۆنیات ئەوە کراوە بە ڕەزامەندی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی. بەڵێ وایە، بەس ڕاوێژ بە ئەنجومەنی پارێزگا نەکراوە. ئێمە لە یاساکەمانە زۆر بەوازحی لە مادەی 3 بڕگەی 19 ینی زۆر بەوازحی هەچ پرۆژێ لە سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر پرۆژەکە تایبەت بوو بە پارێزگاکەوە ئەوە بێ ڕەزامەندی ئەنجومەنی لەسەر بێ. ئەگەر تایبەت نەبوو گشتگیر بووە کۆم پرۆژەیە لایەنی کەم هەماهەنگیەک لەگەڵ ئەنجومەنی پارێزگایەکرێ. بەڵام بەداخەوە ئێمە لە مانگی 11 وەکو ئەنجومەنی پارێزگا لە ڕێی لیژەی ناوخۆوە بە دوادواچوون کرا، نووسراوێکمان بۆ وەزارەتی ناوخۆ نرد تا ئەم ساتەش بێ وەڵامی نووسراوەکەمان نەدراوەتەوە. لەگەڵ ئەوەشا خۆ دەزانی ئەم بابەتە لە میدیا و سۆشال میدیا خەڵک ناڕەزایەکی زۆری دەرپڕی بەو
پەیوەندی ئێمە و هاوڵاتی کە ئێمە نوێنەریانین بۆ لە چوارچەوەی یاساکەیە ئێمە لە ڕاستیدا ئەم پرۆژەیە ڕەتەکەینەوە نەک کامێرە ڕەتکەینەوە ئەم جۆرە گرێبەستە لە هەمان کاتیشا بڵێ بەڵێ دواتر دێمەوەلات قسەی زیاتر دەکەین کاک هەڵکە و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم وەکو شارەزایەکی بوارەیات چۆ کە ساڵانێکە لەو بوارەدا کار دەکەی سەرنج چێ لەسەر ئەو پرۆژەی کە بڵێن ئەو گرێبەستەی کە حکوومەت هێرم لەگەڵ کۆمپانیایە کردوێتی قۆناغی یەکەم لە سلێمانی جێبەجێ کە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین و گەریمان لە ڕێگەی نێوان شارەکانە ناو شارەکان وە کامێرەی پوینت تو پوینت چی ئەگەر ئەوشمان بۆشی بکەیتەوە لە ڕاستیدا بۆ کۆنتڕۆڵکردنی خێرایی ئۆتۆمۆبیل لە دنیادا سێ مۆدێل هەیە مۆدێلێکیان بیتیە لەوەی کە کامێرەکە جێگیرە لە شوێنێکی دیاریکرا و دادەنرێت و لە ناوچەی دیاریکرا و ئەوەش سیستەم و ڕێکار و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە و جۆرێکی تر پێی دەوترێ بزۆکە ئەو بزۆکەوەیە کە کامێراکان و بەشێکی زۆری ئەو ئۆتۆمۆبیلانە جاری وا هەیە شێوازی نهێنیشیان دەبێت تەنانەت لە وڵاتانی دیکە بە ئۆتۆمۆبیلی پۆلیسیش ناچن ئەمە گەڕۆکن و شوێنی جۆر بە جۆر هەڵەبژێرن و بیرۆکەی خاڵ بە خاڵ لەکوێوە هات تێڕوانینی خەڵکانێکی زۆر لە بواری هاتوچۆ لە دنیادا وا بۆیان دەرکەوتووە کاتێک کامێرەکان جێگیر دەبن یاخود بزۆکیش دەبن ئەو خەڵکە کە لە دوورەوە کامێرە دەبینێ لە ئاستی کامێرەکە خێرایی خۆی کەمەکاتەوە هەر کاتێک کامێرەکە تێدەپەڕێنێ ئەچێتە سەر ئەو خێرایی ئەم بیرۆکەیە لەکوێوە هات ئێمە چۆن بتوانین شۆفێران پابند بکەین بە خێرایی شەقامێکی دیاریکراوەوە ئەوەیە کەوا ئێمە کۆمەڵێک کامێرە دابنین بە دواییەکە بۆ ئەوەی ئەو کەسەی لە کامێرەی یەک دەربازی دەبێ ئەگەر بێت و پابندی خێرایی نەبوو بێ لە کامێرەی یەکەم ڕسمی گیراوە کە ئەگاتە کامێرەی دووەم بە حکمی ئەو ماوەیە ماوە لە بینی با بڵێن کامێرەی یەکەم و کامێرەی دووهەم و ئەو وەختەی کە پێی دەچێت یەکسەر خێرایی ئۆتۆمۆبیلەکە دیاری دەکرێت واتە لە دنیای پێشکەوتووە بڵێن ئەوەی پێی دەوترێت خاڵ بۆ خاڵ لەکوێوە هاتووە لەوێوە سەرچاوی گرتووە کەوا شۆفێران پابندکەن بە خێرایی ناوچەیەکی دیاریکراو و وای لێ بکەن تەنیا لە شوێنی کامێرەی جێگیر یا گەڕۆکدا پابند نەبێت و لە دوای ئەوە خێرایەکە بەرزکاتەوە گرنگی ئەم با بڵێن کامێرەی خاڵ بۆ خاڵ لە دنیادا زۆر شتە لە لای ئێمە لەوانەیە تەنیا لە خێراییە گیر کرابێ بەڵام با بزانین زانایانی بواری هاتوچۆ لەکوێوە سەرچاوی گرتووە زانایانی ئەو بوارە دەڵێن کە ئەگەر بێت و خێرایی کۆنتڕۆڵ بکەن وا دەکەن ڕووداوەکانی هاتوچۆ یەکەم کەم بێتەوە دووهەم ڕووداوەکانی هاتوچۆ کەمترین مردن و کەمترین ڕووداوی کارەساتباری لێ بکەوێتەوە و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە شەقامەکان لە لێخوڕینی ئۆتۆمۆبیلە جۆرێ لە هارمۆنی تێدا بێ یعنی واتە پشێویەکی زۆر جا خاوی بێ یاخۆ قەرەبا بێ کۆنتڕۆڵ ببێ هەروەها ژاوەژاو لەسەر شەقامەکان ئەوەی کە پێی دەوترێ پیسبوونی دەنگ ئەمە کۆنتڕۆڵ بکرێ بەڵام تاقی تەنیا بۆ خێرایی بەکار نایە بەڵکو بۆ کۆمەڵی مەبەستی گرنگی تریش بەکاردێ بۆ نمونە ئەو کەسانەی مۆبایل بەکاردێنن بە سیستەمی هەندێک لەو کامێرایانە وەها دروست کراوە هەر کەسێ لەناو ئۆتۆمۆبیلەکەی مۆبایلی بەدەستەوە بێ یا شتێکی بەدەستەوە بێ سەرقاڵی بکە ئەو وێنەیەش دەگرێت یاخود ئەگەر پشتێنی سەلامەتی نەبەست بێت ئەویش هەر ئەگرێ ئەگەر بێت و ئەوەی تەنیشتی شۆفێر خۆی نەبەست بێتەوە ئەویش دەگرێت اینجا ئەو ئۆتۆمۆبیلانی کەوا تۆمار نەکراون بە حکمی ئەو گرتنی کامێرەی یەکەم و دووەمە کە ئەچێتە ناو سێرڤەرەوە و لە لای پۆلیسی هاتوچۆ دەردەکەوێت ئەمەش کۆنتڕۆڵ دەکرێت تیرۆریستان کۆنتڕۆڵ دەکرێت خۆی ئەگەر بێت و تۆ لە ڕووی زانستی هاتوچۆوە لێکی بدەیتەوە کارێکی زۆر چاک بەڵام ئەوەی کە من تێبینیم بۆ کاک بەرزان لەگەڵ سڵاو و ڕێزم بۆی
ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستکردنی بە پرۆژەکە لە ڕووی زانستیەوە هەڵە بووە. بۆچی؟ چونکە لە دنیای پێشکەوتووە ئەگەر بیانەوێ کامێرە ئەم جۆرە کامێرەیە بەکاربێنن و بۆ زانیاری بەڕێستان ئەم کامێرەیە لە سەرەتایە لە بەریتانیاوە دەستی پێکردووە تقریبا لە ساڵی کۆتایی نەوەتەکانە. اینجا لە ئەوروپا لە 2000ەکان بڵاو بۆتەوە بە هەندێ وڵاتە دوایی باسی شەکەین لەکوێ بەکاردێ لە سەر شەقامەکان. دوایی گەیشتۆتە ئۆسترالیا و نیوزیلەندا و هەندێک لە وڵاتانی ئەمریکاش. ئەم پرۆسەیە لە وڵاتانی پێشکەوتوو دێنێ بەر لەوەی بیدا بە کۆمپانیا یا کاتێک کۆمپانیایەک دێتە پێشەوە بۆ ئەمە، بۆ نمونە پێی دەڵێ ئەڵێ شەقامی سلێمانی دوکانم بە چەند کامێرەیەک وەکو تاقیکردنەوە بۆ دروستکە، بۆ ئەوەی بزانین ئەمە کاریگەری چەنە بێت لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکان، کاریگەری چەنە بێت لەسەر هارمۆنی شەقامەکە و چۆن بۆ ئەوەی لەسەر تاسەری کوردستانە دوایی پرۆژەیەکی گەورەی بەم شێوازە دروست نەکرێ و خەلەلی تێبکەوێت. واتە لە هەموو دنیای پێشکەوتوو بە نمونەی بچووک دەست پێکەن، بەڵام ئەمان پرۆژەکەیان بە کاملی داوەتە دەست کۆمپانیایە بەبێ ئەوەی لە نمونەیەکی بچووک لە شوێنێکی دیاریکراو دەستی پێ بکەن، ئینجا بێنن تەعمیمی بکەن. بەڵێ ئێستا بە کورتی ینی تۆ بە شتێکی باشی زانیاخ و لەگەڵ کوردستان ناگونجێ دوایی دێمەوڵات بەڵێ سەلامەتی هاتوچۆ بنیاد بنرێ بە مەرجێ تێڕوانینی بازرگان خوازی لە پشتێوە نەبێ و بە هەمان شێوە تێڕوانینی سەرتاپاگیری با ناوبنین، سەرتاپاگیری یعنی ئەوەی پێی دەوترێ عسکەرەت الشارع، یعنی ئەمەی پێوە دیار نەبێت لە خزمەتی هاوڵاتیانایە، بەڵام ئەگەر بێت و ئەمە بە شێوازێ بنیاد بنرێ وا لە هاوڵاتی بکە هەست بکە لە ناو سەربازگەیەکی گەورەدایە کۆنتڕۆلی دەسوقات کراوە و نایە لە بە شێوەیەکی ئوسوڵی ئۆتۆمۆبیل لێ بخڕێ، ئەمە بۆ خۆی کارە سادبارە بەڕای. بەڵێ باشە دێمەوڵات کەک بەرزان سەبارەت بە گرێبەستەکە خۆتان ناوڕۆکی گرێبەستەکەتان بینیوە، باز لەوە دەکرێت کە تێچوەکەی 53 ملیار بێ بۆ ماوەی 15 ساڵ بێ سەرەتا کۆمپانیاکە چۆنە چەندی دەست دەکەوێت چەندی دەست ناکەوێت؟ ئێمە ئەوەی کە تەبەن ناوڕۆژی گرێبەستەکە لەبەر دەمانایە و ینی خاڵەکانیمان خوێنێتەوە. ئێمە ئەوەی کە سەرنجی ڕاکێشاوین بە خۆ دەزانی هەرێمی کوردستان یاسای هاتووی هەیە، ئەم گرێبەستە ینی بە تەواوەتی دژێ و یاسایە، چکە لە یاسای هاتوویە یەکێ لە خاڵەکانی باز دەواکە ئەو داهاتانەی لە ڕێی هاتوچۆ دەسەکەوێت ترێ باجە ڕسوماتە سەرپێچیە کۆ دەکرێتەوە لە 150 دەدرێت بە وەزارەتی دارایی وەکو داهات، لە 150 لە وەزارەتی ناخۆیە بۆ پارێزگاکە سەرپەکرێتەوە جارێکیکە. بەڵام ئەم گرێبەستەکە بۆ ماوەی 15 ساڵە لە ساڵی یەکەم وا دانراوە کە لە 180 داهاتەکە هین هەفتای داهاتەکە ببورن بۆ کۆمپانیاکە بێ، لە 130 بۆ حکوومەت بێ، لەگەڵ ئەوەشە کۆمپانیا ئەبێ حکوومەت ملزم بێ بۆ کۆمپانیاکە ماڭانە چی کامێرەکان دەیخوێنێتەوە بە کاش لە داهاتی هاتوچۆ بیدا بە کۆمپانیاکە. ئەمە گرفتێکی گەورەیە، هەرچەندە وا باسەکرێ ئەڵێ بۆیە ئەو نیسبەتە زۆرە دانراوە بۆ ئەوەی کە تێچووی ئەم کامیرەدانان و ئەو تێچووی کە تێچێ بە زووترین کات حکوومەت بتوانێت بیاتەوە بە کۆمپانیاکە، لە دوایەوەی کە تێچەکەی درایەوە بە کۆمپانیاکە ڕێژەکە ئاگۆڕێ لە 180 بۆ حکوومەت دەبێ 20 بۆ کۆمپانیاکە بێ. بەڵام ئێمە ینی وەکو ئەنجومەنی پارێزگا لە چوارچێوەی ئەو یاسایی کە کارەکانی تێکەین یانیەکێ لە گرفتەکانمان ئێمە پرسمان پێ نەکراوەکۆ ئەنجومەنی پارێزگا ڕاستە وەکو یاسا پرۆژەکە پرۆژەیەکی بۆ هەموو هەرێمی کوردستانە، بەس لایەنی کەم ئەکرا ئێمە نوێنەری خەڵکین لایەنەیە کەم ئەکرا
هەماهەنگ بین هەر بە یاسا لەگەڵیانە باش. هەماهەنگیش ڕاستە جێ ئەوە ناگرێتەوە کە ئێمە ئێمە مەهامەکەمان دیاری کراوە چاودێرین بەسەرەوە پرۆسانی لە حکومەتی خۆجێیا جێبەجێکرێ بەڵام هەر باشتر بوو بۆ حکومت باش بەس ئەوەی کە دەڵی داهات یعنی ئێستا گەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە هەر غەرامەیەک بکرێ بەڵێ ینی سەری مانگ کۆمپانیەکە لە داهاتی هاتوچۆ وەریدەگرێت بڵێ لە بە کاش وەریەگریانی چاوەڕێ ناکەی دە سلێمانی خۆی داهاتی هەیە تا مشی بێتە سەر هاتوچۆ بڵێنەوەی دەگرێتەوە بۆ بانک هاتچۆیەکێکە لەو فەرمانگانی کە داهاتیە بەڕاست ینی چۆ فەرمانگەیە نییە کە داهاتی نەبێ بۆ خۆ دەزانی مۆڵە دەرهێنان ساڵانە تازەکردنەوەیە هەندێک کەسەیە کە سەرپێچیەکەکە خێرا ئەوێ سەرپێچەکەی بە بەڵام لە هەمان کاتە ینی لەبەر ئەوەی کە بارودۆخی ئابووری شارەکە بەڕاستی لە ئاستێکی نزمدایە کار و کەسابە دیان موچە بۆ شێوەیە لەوانەیە ئەگەر هاوڵاتیەکە بێ سنەوی کە ساڵانە تازاکاتەوە بڕاو باچ ڕسوماتە بە ینی مەسەلەن سنەویەک بۆ چەند ساڵێکە ئەم ساڵ تازەی کردوتەوە سەرپێچیەکەکە ئەو پارەیە نایە لە وەختی تازەکردنەوەیە ینی بە کوردەکەی ئەمە کاریگەری زۆر هەبێت لەسەر ئەو داهاتی ناوخۆی شاری سلێمانی کە دایمە هەم حکوومەتەوە جێی پرسیارە بۆ داهاتکەمە لایەنێکی کەی ئەم گرێبەستە حکوومەتە داوای 403 سیارەی کردووە ئەم 403 سیارەیە وا پێویست بوو حکوومەت بیر لەوە بکاتەوە کە ئەم سیارانە دەهێنرێت هەرێمی کوردستانەوە لە ڕێی ئەو خاڵە سنووریانەی ئەو مەرزانەی کە هەیە بۆی لایەنی کەم ئەو گومرگەی لەو سیارانە وەرەگیرێ وەکو داهاتێ بۆ شارەکە بگەڕێتەوە چکە کۆی پرۆسەکە لەسەر جیرفانی هاوڵاتی شارەکەی ینی ناکرێ لەو 403 ئۆتۆمبیلە چەندی بۆ سلێمانیە تا ئێستا ئێمە زانیاریەکی ود لە بەردەستمانانیە و زانیاریانی لە بەردەستمانایە لە 403کە 180 تا ئێستا کۆمپانیەکە پابند بۆ بانینەوە ژمارەیەکی لە هەولێر و دۆک دابشکراوە بەس لەسەر داهاتی سلێمانیە و لە هەولێر دۆک لە دابشکراوە بەسەکە شاتایەتی لەوانەیە سپێنێ لە هەولێر بیکەن بە ئامانشەوە لەسەر و داهاتەش بیان بە سلێمانی وەکو پێم وتی ئەم گرێ بەستا باش بەس ئەو کۆمپانیا پێناوی چی بۆ نمونە بەلاش خۆی ئەو کۆمپانیا لەسەر داهاتی خۆی ئێستا دەیکرێ بەس دوای وەری دەگرێتەوە بۆ حکوومەت لەسەر داهاتی خۆی کڕێ و دوایش وەکو پێم وتی لەسەر جیرفانی هاوڵاتی کڕێتەوە ینی بابەتەکە کە من دوای ئەوەی کە بە خۆ دەزانی من پیاوێکی یاسایی نیم باش من کە پرسیاری خەڵکانی یاسایی دەکەین لەم بابەتەیە ینی بابەتەکە لە ڕووی یاساوە ئێمە توانین بە گوێرەی یاساکە ڕەتی کەینەوە و یاسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی توانین ڕەتی کەینەوە و ئەویش هۆکارەکەی ئەوەیە وەکو پێم وتی ڕاستە گرێبەسەکە هەرێمیە بە تایبەت نییە بە سلێمانیە تاکو ئێمە ڕەزامەندی تاوامانە بەزە وایە هەماهنگ وینایە بەس خەڵک ئێستا نیگەرانێکی زۆر هەیە دەڵێن بارگرانێکی زۆر بۆ خەڵک بە دڵنیایەوە دروست دەکات خۆشتان پێتان وایە بارگرانی دروست دەکات بارگرانی یاخود حکوومەت هەر بۆچی کامێرانی پێشتر کامێرەکانی پێشتر چی لێ دەکات یاخر ئێمەش ئەمڕۆ لێوە پرسیارمان کرد ئەو کامێرانەی پێشتریژە لەسەر جیپانی هاوڵاتی کڕاوە هیچیان لێەکەن پێچی ئەوە تا ئێستا ڕوون نییە لە گرێبەسە وەڵامی هاتوچۆ هەبوو لە ئێمە وەڵامی هاتچۆ سێ بەڕێزمان بان کردبوو بەڕاستەکەی وەڵامەکان وەکو وتیان دوایی پرسەکەین و چۆن و بەنووسرا و جوانمانێنەوە بەڵام ئێمە ئەتوانی لێرە باسیەوە بکەین کە کۆی ئەم گرێبەستە لەم کاتەیە خزمەت بە هاوڵاتی ناکە بە هەدەردانی سامانی کشتی پێوە دیارە و جۆرێک لەوەشی پێوە دیارە کە قۆرخکاری بێن قۆرخکاری بۆ کۆمپانیایکی تایبەت ئەوە نەبوو بە بڵین هەموو کۆمپانیەکان توانێت کێبڕکیان هەبێ چونکە ئەمە بە کێبڕکی ئاشکرا نەکراوە بە بڵێن عەرزی سێ چوار کۆمپانیا کراوە و بەو کۆمپانیان ئێمە نازانین لەسەر کۆمپانیەکە حیزبی کێ دیارێکی نازانم ئەویان کۆمپانیەکە بەڵام وا هەستەکەین ینی ئەو کۆمپانیا سێ چوار عەرز
سێ چوار عەرزی سێ چوار کۆمپانیا هەبووە ئەمایان پەسەند کردووە نازانین لەسەر چ ئەساسێ پەسەند کراوەیانی بابەتەکە. بەڵێ سوپاس دەکەم کاک هەڵکەوت بەڕێز وتت ئەگەر بە چ شێوەیەک بێت ئەمە بۆ کوردستان کارەساتە یاخود دەکرا حکوومەت خۆی بیکات چونکە ئێستا دەڵێن بارگرانێکی زۆر دروست دەکا ئەگەر غەرامەیەکە بێ دەبێت لەسەر داهاتی سلێمانی بێت بە چ شێوەیەک باشە و بە چ شێوەیەکش بڵێن کارەسات دروست دەکام سیستەمە. لە ڕاستیدا وەکو کاکبەرزان یەکێ لە خەڵشیەکانی ئەم بوارە ئەوەیە ئێمە لە کوردستان بە پێچەوانەی وڵاتانی پێشکەوتوو تەنانەت وڵاتانی دراوسێشمانەوە ئەبێ حکوومەت بیرۆکەی هەبێ و ئەو بیرۆکەیە لەسەر بنەمایەکی زانستی هاتە بێتە ئاراوە ئەو کاتە ئەم بیرۆکەیە تۆ دێنی ڕاگەیاندنی ئاشکرای بۆ دەکەی و ئەو کۆمپانیانی کە شارەزان دێنە پێشەوە ئەو کاتە تۆ کارەکە ئەبەیتە پێشەوە. بەڵام لە کوردستان بە پێچەوانەوە دائما تاقە کۆمپانیایەک دێتە پێشەوە جا ئەو کۆمپانیایە حیزب دەستی بە پشتیەوە هەیە یاخود نزیکی بەرپرسی حیزبێکە یا هەر کەسێکە یەتە پێشەوە حکوومەت بیرۆکە بۆ ئەم کۆمپانیایە دروستەکە واتە یا پشتگیری ئەو کۆمپانیایە دەکات یا چەند کۆمپانیایەک دەکات بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. پرسیارەکەی من ئەمەیە بۆ ئەوەی تۆ هاتوچۆ ڕووداوەکانی کەم بێتەوە بەر لەوەی تۆ ئەم کامێرایانە دابنی یەکەم کامێرەکانی پێش وەکو کاکبەرزان وتی هەم بە هەدەردانی پارە بۆەوە هەم لەو کامێرانە کامێرەیەکی لێ دەرچێت لە لای کۆبانی ئیش دەکات بەشی هەرە زۆری کامێرەکانی تر لە مێژە لە کارکەوت یعنی قوتوویەکە لەوێ دانراوە و هیچ دەورێکی لە بواری هاتوچۆدا نەبینیوە بەر لەوەی تۆ پێی ئەم کامێرە کۆنتڕۆڵکارە دابنی خاڵ بۆ خاڵ ئەبێت تۆ سیستەمی مۆڵەت پێدانی خۆت لە کوردستان چاک بکەیت. ئێمە لە کوردستان ئێستا سیستەمی مۆڵەت پێدان لە پاشەگەردانیایە لە کوردستان ئێمە مۆڵەت بەدەست دروست دەکەین نەک شۆفێر دروست دەکەین. فەرقی بینی مۆڵەت بەدەست و شۆفێر ئەوەیە مۆڵەت بەدەست ئەوەیە مۆڵەتی لە گیرفانایە بەڵام نە شارەزای لێخوڕینی ئۆتۆمۆبیلە نە بەهۆی نەشارەزایی شێوە پابەند دەبێ بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆوە. ئێمە پێویستیمان جارێ لە سەرەتادا بەوەیە کە بتوانین لە کوردستانە سیستەمێکی مۆڵەت پێدانی یەکگرتووی زانستیمان هەبێ کە لە ماتۆڕەوە دەست پێ دەکا هەتا دەگاتە قاتیرە و مەختورە کەسانی شارەزامان هەبێ بۆ ئەوەی ئەم بوارانە کەشە پێبدا بە کتێبەکانیەوە بە لایانی پراکتیکیەوە بە دروستکردنی ڕاهێنەرەکانەوە لە کوردستان ئێمە ئێستا بۆ نمونە ڕاهێنەر بەم بە شەهادەی بەناو شەشی سەرەتاییەوە دروست دەکەین لە وڵاتانی پێشکەوتووە ئەو کەسەی دەبێ بە ڕاهێنەر واتە ئەو کەسەی شۆفێر دروست دەکا بەلای کە بێخۆ ئەگەر بێت و زانکۆ پەیمانکە بێەوە زۆر باشترە بەڵام ئێمە تازە بە تازە هەر لەو شاری سلێمانی ئێمە دەورە کراوەتەوە بە شەهادەی شەشی سەرەتاییەوە ئێمە ڕاهێنەر دروست دەکەین ئەم ڕاهێنەرە ئەگەر بێت و مۆڵەت بەدەست دروستکە شۆفێر دروست نەکا ئەمە بۆ خۆی کارەساتە لەسەر ڕێگەوبانەکان ئەو کاتە بە کامێرەی خاڵ بە خاڵ چارەسەر نابێت خاڵێکی تر هوشیاری هاتوچۆیە لە کوردستان ئێمە چ دەورێکمان بینیوە بۆی هوشیاری هاتوچۆ بە شێوەیەکی بەرفراوان لەناو هاوڵاتیانە چ پیادە بێت چ شۆفێر بێت یاخود بڵاو کردوتەوە اینجا ئێمە چەند چاودێری ئەوەمان کردووە کەوا یاساکان و ڕێساکانی هاتوچۆ وەکو پێویست دەچێتە پێشەوە خاڵێکی تر وەکو بەرزان هێمای بۆ کرد ڕێگەوبانەکانمان ئێمە چۆنە ئێمە هەندێک جار هۆکارەکانی ڕوودانی هاتوچۆ بریتیە لە مرۆڤ واتە شۆفێر بێ یا پیادە بێت بریتیە لە ئۆتۆمۆبیل و بریتیە لە ڕێگەوبان ئێمە لە هەر سێکایەکەیە پێویستیمان بە گەشەپێدان و چاکسازی هەیە اینجا ئێمە بیر لەوە بکەینەوە کەوا کامێرەی لەو جۆرە دابنین بۆ سانیاری بەڕێستان لە بەریتانیا دوومانگێک لەمەوە پێش حکوومەت هاتۆ ژمارەی ئەو کامێرانەی کە ساڵانە دایناوە کەمی کردوتەوە و بەشە لە کامێرەکانیشی کە هەی بۆ قوژاندوێتەوە لە چ ڕوانگەیەکەوە ئەمەی کردووە لەو ڕوانگەیی کەوا هوشیاری شۆفێرەکان ئەوەندە چۆتە پێشەوە کەمتر سەرچڵی و سەر بڵێن یاساکانی هاتوچۆ پێشێل دەکەن
بۆیە پێویستیان چیلی بە کامێرە نەماوە. لەلای ئێمەش ئەگەر حکومڕانەکانی ئێمە یا بڵێن لایەنی پەیوەندیدار لە هاتوچۆ وەزارەتی ناوخۆ پێیان وابێ بەم سیستەمی کامێرەیە ئەتوانن ڕووداوەکانی هاتوچۆ کەمکەنەوە بەبێ ئەوەی بایەخ بە مۆڵەت و بە ڕاهێنەر و بە شەقام و بە ئۆتۆمۆبیل بدەن، ئەوە خەونێکی زۆر زۆر گەورەی. باشە، بەس ڕەنگە خەڵک بڵێن ئەوان ئامانجەکە بازرگانیەکەیە، خەڵک مەترسی لەوە هەیە کە خەڵک باج ڕسوماتی زۆری لەسەر ئەوەشی بێتە سەر، چونکە ئێستا خۆت دەزانی بارودۆخی خەڵک لە ڕووداهاتەوە چۆنە بە تایبەتی لە سلێمانی. بێگومان وایە کاکەکەین، بێگومان مەسەلەی باری دارایی خەڵک ئەوەندە گرانە کە لەوانەیە لە ڕۆژگار تەرەقەتی گەشەکردنی ئانەم بوارەی بواری هاتوچۆ نێت. یعنی خۆ ئەم بیرۆکەیەکی باشە، بیرۆکەیەکە بۆ سەلامەتی خەڵکە، بەڵام دەردی کورد دەڵێ ئەمە لەسەر سکی تێر دەکرێت، ئەمە لەسەر گیرفانپڕی دەکرێت، ئەوە لەسەر ئەوە دەکرێت کە خەڵکیەکانی تری بواری هاتوچۆ چارەسەر کرابێ. اینجا تۆ کامێرە دێنی بۆ ئەوەی بە هەوڵ بدەیت قوربانەکانی هاتوچۆ هەم کەم بکەیتەوە هەم مەترسیەکانی کەم بکەیتەوە. باشە، بەس بەرە زووتت بەر لەوەی ئەم کامێرەوە ئەم سیستەمە پێویستمان بەوێ سیستەمی مۆڵەت چاک بکرێ، شوفێر بڵین لەگەڵ ئۆتۆمبیل و ڕێگا و بانیش، یعنی ئەگەر بە کورتی سوپاس دەکەم، بەڵێ بە کورتی خەلەلەکانی چییە و سێ بوارە؟ خەلەلی یەکەم لە بواری مۆڵەت پێدانە کاک بەرزان خۆی لە ئەنجومەنی پارێزگایە ئەگادارە. ئێمە لە ساڵی 2004 لەمەی مارکیمان هێنایە سلێمانی، ئەو کاتە هیچ نەبوو لە بواری هاتوچۆ. ئەمەمان جێبەجێ لە ماوەی 3 ساڵا ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەی لە 100 دادەست. ئەمە یەکەمین. بەڵام ئێستادا هەولێر بە شێوازێک بە شێوازێکە و هەر لەم بواری کامێرەیە چۆن ئاسیانی هاتۆتە قاراوە، لەو بوارەی ڕاهێنەریشە لە هەولێر کۆمپانیایەکان هێناوە، ئاخە کۆمپانیایەکە کە بەپێی ڕێنمایەکانی هاتوچۆ دەسەڵاتی ئەوەیان پێداوە کەوا ڕاهێنەر لە کوردستانە بەبێ ئەوەی ئەمە ڕاگەیاندنی ئاشکرای بۆ کرابێت، بەبێ ئەوەی کە مەرجە زانستیەکانی تێدا بێ و ئەویش جۆرێکە لە بازرگانی. بۆ نمونە لە هەولێر بۆ هەر کەسێ بووە بە ڕاهێنەر 2,150,000 دا کەسەکە وەرگرتووە بە ناوی ئەوەی مۆڵەتی نێودەوڵەتی ئەدەنێ و مامۆستای نێودەوڵەتی دێ دەرسیان پێ دەڵێ. بەڵام خۆتان بە دوواداچوون بکەن بچن لەو ڕاهێنەرانەی هەولێر بپرسن بزانن بەقەدەر 150کەی بەدەر لە 2 ملیۆنەکەی زانیاری و معریفەیان وەرگرتووە و مامۆستای نێودەوڵەتی هاتۆ دەرسی پێوتون یا ئەمە جۆرێ بۆ لە چاوبەستەکی. ئێستاش هاتوونەتە سلێمانی هەر ڕاهێنەرێک 750,000 لێ دەسەنن لە کاتێکا لە وڵاتانی پێشکەوتوو بە 6 مانگ بۆ ساڵێک ڕاهێنەری زانستی دروست دەکرێت، لەلای ئێمە بە 3 مانگ بە ڕۆژی بە 3 ڕۆژ لە هەفتەیەکا دروست دەکرێت. یعنی تۆ سەیری ئەم فەرقە بکە چۆن لەم بوارەدا ئێمە ئەنجومەنی پارێزگار ڕوبەڕووی ئەم کۆمپانیایە بۆتەوە کە هەم بەرجەی ئاساییەکانی تیانە هەم لە دژی بەرژەوەندی هاوڵاتیانە. ئێمە ئەمەی سلێمانی لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە 2004 دەنگدانی لەسەر کراوە، بەڵام لە هەولێر ئەفسەرێک لە عامە هاتووە هەڵی وەشاندەوە. واتە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەرزتر بۆ یەک کەسیش نهاتەتە. واتە هەتا ئەمانە چارەسەر نەکرێن، هەتا هاتوچۆ پۆلیسەکانی گەشەی پێ نەدرێت لە ڕووی زانستیەوە کە بە ڕادەی گەشەکردنی ئەو کامێرایە بێ، ئتر بۆچی ئەمە بارگرانی بۆ هاوڵاتیان دروستکەین بە کۆمەڵێت لەیا کە هێشتا کاتی نیە. دوای لەسەر ئۆتۆمبیل و ڕێگا و بانەکانی شەر قسە دەکەین. کاک بارزن ناوڕێکمانێ دێمەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز و دەینە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن، کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە.
کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە، هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەرز کەک بەرزان سەبارەت بە هەڵوەشانەوەی گرێبەستەکە دەتوانرێت هەڵبۆشێنێتەوە سەبارەت بە ڕێگاوبانەکانی سلێمانیش ئەوە لە ڕێگاوبانەکانی سلێمانی دەگونجێت کە ئێستا کێشەی دووسایت نێوان شارەکان هەیە هەڵوەشانەی گرێبەست لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایە وەکو پێم وتێم گرێبەستە تایبەت نییە بە سلێمانی وەکو تێستی وەرگیراوە. لە دەسەڵاتی کێدایە؟ لە ڕاستیە ئەو ینی کێشەکە ئەوەیە من پرسیاریشم کردووە. باشە ئێمە ناتوانین پێشنیازیش بۆ پەرلەمانی کوردستان بنێرین. بەڕاستی سێ کەس دەتوانێت پێشنیاز بنێرێ. پێشنیازە یاسا بە گوێرە یاسا بەڵێ چەند ئەندامێکی پەرلەمان کە نزیکەی 15 ئەندام پێشنیازێ بخەنە بەر سەربەکایەتی یان حکومت بۆ بڕیارێک پێشنیازیان بۆ بکە یاسایەوە بۆ دەرکە یان لە سەرۆکایەتی هەرێمەوە پێشنیازی کارێکیان یان ئەنجومەنی پارێزگار لە ڕووی یاسایەوە توانای پێشنیازیشی نییە. توانایەوەنی ڕاستە و خۆماوە لەگەڵ پەرلەمان ئەماتوانین وەکو یاداشتێ بە یان وەکو زانیاریەک بەس حکومت خۆی توانی هەڵی بۆشێنێتەوە ئەگەر بێت بە دڵنیایەوە ینی ئێمە وا تێگەین کە لە دوای ئەم ڕەتکردنەوەی ئێمە ینی وا پێویستە پەرلەمانی کوردستان کە چاودێرە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی خۆی بوونی کامێرا زەڕبوورە بەس بەم شێوەیە ینی بەم شێوەیە و بەم گرێبەستە شتێکی نەگونجاوە لەم بارودۆخی هەرێمە چکات بۆ وەکو بەڕێز دەزانی بارودۆخی هەرێم بەخۆ باش دەزانی کە ئێستا وەزارەتی ئاوادانکردنەوە لێپرسراوە لە ڕێگابانەکان. باش حکومت ناتوانێت مانگانە پارەی سیانەی ڕێگابانەکانی باتەوەی کە زانیاری هەبێت. باشە ڕێگابانەکان پرۆژەی بە دووسایتکردنی ڕێگاوبانی مەسەلەن کەلار دەربەنی خان زەڕایەن ڕانیە دوکان کە ئەمانەیان زۆر شوێنیکە کار ڕێگاکەی بەڕاستی قیرتاو نەکراوە ڕێگاکەی وەکو پێویست نییە. ئەمانە بڕەپارەیان پرۆژانە لە 2011ەوە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە 13 لەم دوایەتە ینی بۆ نمونەی ئێستا بە هاوکاری بەڕێوەبەری بانقی ئاڵای هەرێم دووسایدی نێوان دەربەنی خان و کەلار بە هەوڵ و کۆشی چەند پەرلەمانداری وەندامی ئەنجومەن کە هەفتانەی ئێستا 200 میلیۆنی بۆ خەرجەکرێت. ینی پێویستە حکوومەتی هەرێم پێویستی بە 65 میلیۆنە 200 میلیۆنی بۆ خەرج دەکرێت 65 میلیارد هەفتانە 200 میلیۆنانی شتێکی خراپ نییە مویمە پرۆژەکار وردە بەڵام لە ڕاستیدا حکوومەت هەرێم پێویست بوو کە پێشەوەی بیر لەم کامێرەیە بکە کامێرەکانی چاکردایەتەوە ئەوەی کایەتی منەوەی زانیاری نەبێ 145 کامێرە لێرە
وەکو کاگەڵکەوتی شووتی کامێرەکان جێگیر نەبێ کامێرەکان مۆبایل بیانێ بتوانێت بۆی کە شۆفێر شوێنەکانی تەحلیل نەکا و ئەو ڕووداوی نەخوازرا و ڕووبە حکومت پێویست و بیر لە ڕێگاوپانەکان کاتەوە ئەنی ڕێگاوپانەکان باشە و پارش کە بە ناوی ڕێگەوبان و ژینگە لە هاوڵاتی وەردەگری ناخرێتەوە خزمەتی ڕێگەوبان سیستەمی داهات ینی ئەوە وەزارەتی دارایی نەیشارەوەەوە ینی ماگانە داهاتی ساڵن داهاتی سلێمانی کەمە داهات کەمی کردووە بڕەپارەیەک دا ئەندێت ئەو پارەیە بەشی موچە ناکا بۆ زانیاری دەمڕۆ کە هەفتەیەکی کە موچەی مانیاییدا دەست پێکاتەوە هەندێک خانەنشین جارێ موچەکان وەرنەگرتووە یان ئێمە لە وڵاتێکە ناژین داهات بەڕوونی بێتە وەزارەتی مالیە ینی داهات ئەوە بداهاتی بەرهەمەکانی نەوت و گازە بە خۆ دەزانی ئەمە لە هەر بە ئاڵۆزی و بە ناڕۆنی هەتا ئەم دەقەیە نەینی من تەسەورەکەم چەند کەسێ زانیاریان هەبیانی هەموو پەرلەمان و هەموو ئەنجومەنی وەزیرانی زانیاریان نەبێت لەو بابەتەوە ئێمە لەبەرەوە پێویستمانە سەرەتا حکومت بیری لەوە کردایەتەوە ڕێگاوبانەکانی چاکردایە دوای ڕێکاوبانەکان کە ڕێگاوبانێکی بڵێن بە کوالیەتێکی باش و ستاندەر بێ ئەو کاتە ئەگەر بیر لە هەر جۆرە کامێرایە بکاتەوە لەوانەیە نە ئێمە ڕەتیکەینەوە نە هاوڵاتیش زۆر لە بەس مەترسی ڕووداوی نەخوازراویشی لێ بکەیت و چکە ڕووداوی تەقەکردن هەبوو لەو کامێران وڵی بەداخەوە ینی بۆ خۆ دەزانی دایما کە وڵات کێشەی هەبوو ئیسا وڵاتە بۆ خۆ دەزانی کێشەی ئابووری هەیە کێشەی سیاسی هەیە ینی کێشەکەش کێشەیە نییە کە ئەمڕۆ دوێنێ بێ بە درێژایی 30 ساڵی ڕابردوێم حکومەتە هاوڵاتی لە جۆرای کێشایە ژیانوە ینی ئەمە بە زیاتر کە ڕوونتر بێ بۆ هاوڵاتی ئێستا ناخۆشیێم گرێوەسە لەسەرەوە هاوڵاتیە کە ڕێکوپێک سارەکەی ژمارەی خۆی هەیە ساڵانە تازاکاتەوە وابەستەیە بە مرورەوە ئێمە لە شاری سلێمانیا لەم سنووری پارێزگای ئێمە بە هەزارەها ئۆتۆمۆبیلیە هەر سەرەتای نیە نازانی لەکوێوە هاتووە ڕقەمی ژمارەی شارەکانی خوارەوەی لێیە هەیە هەر ژمارەی نییە بەخۆی بارەزی خۆشتێکی پیاڵواسیوە هەیە ژمارەی ینی من ژمارەی ئیمارا دەبینم لە سلێمانیا ئەسوڕێتەوە ینی عادەتەن ئەو سیارانی کە سەرپێکی زۆرەکەن لە ڕێوگاوانەکانە وەکو هاوڵاتیەک سەرنج بیت و یان چاودێربی ئەوانەیە کە سەرەتایان نییە سیارەکانان بارەزۆجینا من تەسەورەکەم شۆفێری ئاتیادی و کە سیارەکەی ژمارەکەی دیارە و ناسێنراوە پابندە بە هەموو خێرایی جادە و ینی هاتن لەبەر ئەوە باشە ئیسا حکومت چۆن کۆنتترۆلی و ژماراناکە ینی مەسەلەنەوە سەرپێکی ئەوانەیەکەن چۆن کۆنتترۆلێکا بۆ کامێرێ داهات لە چێسەنێ ئەو سەرپێچەکان وچێ حکومەتی شێسەنێ بەکاش بەڵام لەولاوە داهات نایری ینی ئەم گرێ بەسا بەڕاستی گرێ بەسێکە هەم دژی یاساکانی هاتوچۆیە هەم گرێ بەسێکە وەکو کاگەڵکەوت ینی بەڕاستی گرێبەسەکان یەک پارسانیە داغڵیان کردووە جارێ تێستیان نەکردووە تێستیان نەکردووە چەند سیارە شۆپێر پابند دەبێ پێوەی ینی ئێمە خۆی کۆی ئەم شتانە بۆەیە کە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتی کەمکەینەوە بەڵام بەداخەوە سوپاس دەکەم کاک هەڵکەوت سوپاس دەکەم بەگەر قسەکانمان بۆ کورت و پوختکەیتەوە باسی مۆڵەتی گەندەڵیت کرد لە مۆڵەت پێدان و پێگەیاندنی سەرپەرشیار و ئەوانە بزانامەیەکیش نووسی بوو بۆ وەزیری ناوخۆ بۆ سەرۆکی یەکێتی هیچ وەڵامێکیان هەبوو لەسەر ئەو گەندەڵەیەکی ئێستا لە بواری هاتوچۆ و قۆڕەکاری لە بواری هاتوچۆش دەکرێت نەوەڵا کاکە حەکیم گیان وەڵا ویستم بەر لەوەی وەڵامی ئەو خاڵە بدەم باڵێ قسەیەک زیاتم بۆ قسەکانی بەرزان و بابەتەکە وەکو چاوەڕوانی خۆم ئەزمموی خۆم کە لەم بابەتی خۆم دوای بەسی دەکەم 4 ساڵە بە دوایەوە هیچ شتێکم دەست نەکەوتووە من پێم وانییە وەزارەت قسە هەڵۆشتەوە وە بەداخەوە یانی ئەنجومەنی ڕاستە وەکو هیچی خۆیان بە دەستانیان و بە پرسیارانە بۆ هەڵساون بەیشتەکە بەڵام بە حکمی ئەو ئاسانکانی کە کاک بەرزان باسی کرد بۆ مەسەلەی گەیاندنی بە پەرلەمان و ئەمانە
و بە حکمی ئەو گرێبەسەش کە کراوە 400 و ئەوەندە ئۆتۆمبیلی بەدواوە بۆ 180 هاتووە و یعنی واتە پرۆسەکە چۆتە پێشەوە ئەگەر بێت و ئەم گرێبەستە هەڵبوەشێتەوە ئەو کاتە حکوومەت دەبێت قەرەبووی هەموو ئەو مەسروفاتە بە ئۆتۆمۆبیل و بە کامێرە و ئەوانەی ئەو کەسە بکاتەوە کە ئەم پرۆژەیە وەرگرتووە بردوێتی بەڕێوە ئەمە یەکەم تێبینی. دوو بەڕاستی دانانی ئەم جۆرە کامێرەیە لە وڵاتانی پێشکەوتوو کە لەوێەوە سەرچاوی گرتووە هاتووە بۆ ئێمە لەسەر هەموو شەقامەکان و بە درێژایی هەموو شەقامەکانی وڵات نییە. یعنی من پێم سەیرە بۆ نمونە ئێمە پێمان وابێ ئەم کامێرەیە لە بەردێکی سەرای ئێمەوە دەست پێەکە یا لە حەسیب ساڵحەوە دەست پێەکە هەتا ئەچێتە کەزنەزان و ئەچێتە نازانم کوێی هەولێر هەتا ئەچێتە دهۆک ئەم کامێرانە ئەبێ هەمووی دابنێ. ئەم کامێرەیە بۆ کەمکردنەوەی خێراییە بۆ دروستکردنی ئاستێکی هوشیاریە لەناو هاوڵاتیانە و زیاتر لەو شوێنانە بەکاردەهێنرێ بۆ هوشیارکردنەوە کە ڕووداوی گەورە تیا ڕوویداوە. بۆ نمونە لەسەر ڕێگەی خێرا دایانێن و لە ژێریشا ئەنووسن بە هێمایەکی گەورە ئەمە بۆ 30 کیلۆمەتری داهاتوو کامێرەی خاڵ بۆ خاڵ هەیە یا لە شوێنێکی تر بۆ 2 کیلۆمەتر یا بۆ 3 کیلۆمەتر. بەڵام ئەمە بالضبط وەکو سەربازگەی لێ هاتووە یان ئەگەر دێەوە دیقەت بن بەس لە سلێمانی بۆ نمونە لە سیتی ستارەوە هەتا ئەگاتە سلێمانی پەڵاس 4 لەو کامێرانە دانراوە. من هەر لە ڕووی منطقەوە لە تۆ لە کاک بەرزانە پرسم یا هەر هاوڵاتیان ئەو منطقەیە ئەگەر بە ڕۆژ بێ حتا ساعت 7-8 ئێوارە ئەوەندە ڕێگەکە خۆی قەرەباڵغە پێویستی بە کامێرە هەر نییە سیارە زۆر بەخاوەڕوە بۆ ئەگەر بێتە سەر شەو نەبێت تۆ بە تاسەی دیاریکرا بە شێوەیەکی زانستی دروستکەی بۆی خەڵک لەو ناوچەیە خێرا لێ نەخورێ بەبێەوەی پێویستی بەم 4 کامێرەیە هەبێ. سەبارەت بەوەی ئێمە من ماوەی 4 ساڵە لەسەر ئەو گرفتانی کە پەیوەندی بە خودی چاسازی هاتوچۆوە هەیە، پەیوەندی بە مۆڵەت پێدانەوە هەیە، پەیوەندی بە قۆڕخکاری لە بواری دروستکردنی کۆمپانیای هاتوچۆ و هاوکاریکردن لەگە بەڕێوەبەرێتی گشتی هاتوچۆ بۆ دروستکردنی ڕاهێنەر و پەروەردەکردنی هاتوچۆ لە بواری جۆر بە جۆرە. 4 ساڵە من خەریکیم لە سلێمانی نامەم داوەتە کاخوبار، کاک باغڵ، شاناسخان یان دراوەتە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانی کە لە سلێمانیا هەن و دراوە لە وەزیری ناوخۆ. بەر لە وەزیری ناوخۆ نامەم بۆ سەرۆکی حکوومەت نووسیوە لەگەڵ دکتۆر عەبدولحەکیم خەسرە و دانیشتوم کە هینی بە دواداچوون و هاماهەنگیە، لەگەڵ دکتۆر سامی جەلال دانیشتوم کە ئەو کاتە بەڕێوەبەری گشتی وەزارەتی بڵێن دیوانی وەزارەتی ناوخۆیە. ئاخیر کەسیش کە قسەم لەگەڵا کردووە کاکەی من میرانی بۆ کە بەڕێوەبەری گشتی دیوانی و هەموو ئەمانە ئەڵێن یعنی ئەمانەی سلێمانی هیچ وەڵامیان نەداومەتەوە. ئەوەی هەولێریش على ئەساس پیا دەچنەوە، هیوادارم پیا بچنەوە چونکە ئەمە کەیسێکی گشتیە، پەیوەندی بە هەڵکەوت عەبدوڵڵاوە نییە، پەیوەندی بە سیستەمی سلێمانیشەوە نییە. ئێمە پێویستیمان بە سیستەمێکی مۆڵەت پێدانی گشتی کوردستانی هەیە بە مەرجێ. یەک ڕاگەیاندنی ئاشکرای بۆ بکرێ بە عەدالەت هەموو کەسێک تیا بەشدار بێت. دوو خەڵکانی شارەزا سەرپەرشتی بکەن. سێ یاسایەکی ئوسوڵی لە پەرلەمانەوە بۆ دەربچێ بۆی بە مەزەندە و مێزاژی ئەم مدیر و ئەو مدیر جارە سلێمانی بێ یا لە عامە بێ یا لە هەر شوێنێکی دیکە جێبەجێ نەبێ. و ئەم مەسەلەی کامێرانەش ئەگەر بێت و بەم شێوازە کە وەکو وتم سەربازگەیە بیانەوێت جێبەجێکەن بەبێ دروستکردنی مەرجەکانی دروستکردنی شۆفێر و ڕاهێنەر و چاکردنی شەقامەکان و کۆنتڕۆڵکردنی کواڵەتی ئۆتۆمۆبیلەکان باوەڕێ بێ ئەبێتە هۆی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ نەکەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. کاک هەڵکەوت بە کورتی سەبارەت بە ڕێگاوبانەکانی هەرێم ئێستا بڵێن هۆکاری ڕووداوی هاتوچۆ یەکەم ڕێگاوبانەوەندەی کە متابعتان کردبێت چکە ساڵی ڕابردوو بازدۆکەی 662 کەس یانیان لەدەستداوە 7,000 کەس بریندار بوون 4,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویدا بوو. کوالەتی ئۆتۆمبیلی شەر خراپە بە کورتی بە سوپاس دەکەم. بەڕاستی کاک حەکیم ئەگەر لە ڕووی زانستیەوە من پێت بڵێم هۆکاری یەکەم و سەرەکی بریتیە لە مرۆڤ واتە لە شۆفێر و ئەوە شۆفێرە مامەڵەی دروست لەگەڵ شەقامی خراپیشاناکە و لەگەڵ شەقامی باشیشاناکە ئەوە مرۆڤیشەکە ئۆتۆمبیلەکە کەوێتە بەر دەستی
بە باشی بەکاری ناهێنێ بۆیە با ئێمە لە ڕووی زانستیەوە بە هەڵەیان نەچین ڕاستە ڕێگەوبانەکانی کوردستان خەلەلی تایە خراپە پێویستی بە چاکردن و گەشە پێدان هەیە بەڵام ئەمە هیچ کاتێ ئەوە ناشارێتەوە زۆرینەی ئەو ڕووداوانی لە کوردستان ڕوویداوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ شۆفێر خودی شۆفێرەکە خۆی بەڵام لەگەڵ ئەوەشدا کوالەتی ئۆتۆمبیل ئێمە خۆمان دەزانین بە سەدان ئۆتۆمبیل جگە لەوەی کاربەرزان باسی کرد کە لە شوێنەکانی ترەوە هاتوون بێدایک و باوکن و کەس نازانێ خاوەنەکانیان کێ و مەترسیدارن لەگەڵ ئەوەشدا ئێمە بە هەزارەها ئۆتۆمۆبیل لە کەنەدا و لە ئەمریکا و وڵاتانی ترەوە دێن کە لافاو لێداون یاخود لە دوای ڕووداوەوە چاکراونەتەوە لە دوبەی و ئیمارات و ئەهێنرێنەوە بۆ کوردستان و ئێنە سەر شەقامەکانی ئێمە ئەمە لە ڕووی مەتانەوە ئەوەی پێدەوتێت تونند و تۆڵی ئۆتۆمۆبیل مەرجە زانستیەکانیان تێدا نییە بەڵام لە شەقامەکانی کوردستان هاتوچۆ دەکەن و لە پێشانگاکانیش دەفرۆشێنەوە شەقامەکانی ئێمەش بۆ نمونە بۆچی دەکرێت لە هەولێر ئێمە وا بەرەو 150 دەڕۆین بەڵام هەتا ئێستا سامەتری سلێمانی تاو نابێت بۆچی لە بینی لە هەولێرەوە تا ئەگاتە دهۆک شەقامێکی دووسایدی پان تەواو دەبێت بەڵام هەتا ئێستا ڕێگەی ڕانی ئێمە تەواو نابێت واتە ئەبێ ئێمە ئەم پرسیارەش بکەین بەڕاستی یعنی ئایا ئەمە ناعەدالەتیە لە ئاسی داباشکردنی داهاتەکانی کوردستانە یاخۆل پەیوەندی بە ململانەی سیاسی و جۆرە لەو شتانەوە هەیە یعنی کاتیەوە هاتووە ئێمە سەیری ناوچەکانی کوردستان وەک جەستەی نیشتیمانێ بکەین و هاوڵاتیانیش لە دهۆکەوە تا خانەقین بە هاوڵاتی یەکسان و ماف دار بزانین نەکبێنین جیاوازی لە بینی شوێنێک و شوێنێکی دیکە بکەین زۆر بە کورتی ئێستا لە کوردستان باز دۆکێ هۆکاری یەکەمی مردن هاتوچۆیە لە جیهانی شەرەوەیە هۆکاری یەکەمی مردن لە هەموو دنیادا کاکەکەین لە هەموو دنیادا هۆکاری یەکەمی ڕووداوەکانی هاتوچۆ مرۆڤە چونکە من بۆ خۆم کاتی ئاچمە سەر شەقامێ ئەگە بزانم ئەو شەقامە ڕێگەی کەلار ئەزانم ڕێگەی کەلار ڕێگەی مەرگە پاسەی تایە ئەشێ پێچی مەترسیداری تێدا بێ ئەو کاتە من لەسەر ئەو شەقامە بەرپرسیارانە لێ دەخڕم یعنی ئەو کەسەی ئەبێ بە شۆفێر کێشەکەی ئێمە لە کوردستان ئەوەیە مۆڵەت بەدەست دروست بۆ نەک شۆفێر شۆفێری ڕاستەقینە ئەڵێ مامەڵە لەگەڵ شەقاما دەکا وەکو چۆن نانەوە مامەڵە لەگەڵ هەویرەکەی دەکا یعنی ئەزانێت چۆن مامەڵەی لەگەڵا دەکا ئێمە بۆ نمونە ڕێگەی زۆر باشمان هەیە کاچێ بۆ دوکان خۆ شەقامەکە باشە خۆ تاسەی تێدا نییە خۆپانە بەڵام لەوێ ڕووداوی گەورە دروست دەبێت بۆ لەبەرەوەی ئەو کەسەی کە شۆفێرە ئۆتۆمۆبیلەکە لێ دەخڕێ مامەڵەیەکی زانستی و بەرپرسیارانە لەگەڵ ئەو شەقامەیان ناکا و لەگەڵ ئەو ئۆتۆمبیلە ناکا بۆ نمونە لە بواری ئۆتۆمبیلە با تێبینیکی خێرا بدەم ئێمە ئۆتۆمبیلی ئەمریکی دێ بۆ وڵاتی ئێمە ئۆتۆمبیلە ئەمریکیەکان ئەوەی پێی دەوترێ خێرایی نما ئەوەی مایلە بە میل نووسراوە ڕقەمە گەورەکەیە ئەوەی کیلۆمەترە بە بچووک نووسراوە بەشێ لە شۆفێرەکانی ئێمە تووشی وەهمی لێخوڕینی وشە گەورەکە دەبن واتە ئەو بە 20 مایل لێ دەخوڕێ لە کاتێکە وازانێ بە 20 کیلۆمەتر لەسەر شەقام لێ دەخوڕێ لە وڵاتانی ئەوروپا ڕێگە بەوە نادرێ ئۆتۆمۆبیلێ لەسەر شەقامی وڵاتەکە هاتوچۆ بکە ئەگەر بێت و ستاندارد کیلۆمەتری ئەم وڵاتانە نەبێت کاتمان زۆر کەماوە بەس سەبارەت بە داواکاری گشتی شەڕی وەشان بۆ بڵین نووسراوی بەرزکرد بۆ باز دەکە کە پێچەوانی یاسای هاتوچۆیە هەمانگی هەیە ئەوش دەکرێت شتێک ئێوە بەڵێ دەکرێت بە یەکەوە لەگەڵ ئەنجومەنی پارێزش دڵنیایەوە ینی نەک داواکاری گشتی سلێمانی لاولێ داواکاری گشتی و لێش هاتووەتە سەرخەت و نووسایی بۆ وەزارەتی ناوخۆ کردووە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبەرەوەی نوێنەری هاوڵاتین وەکو پێمتی ئەم بابەتە پەیوەندی بە ژیان و گیرفانی هاوڵاتیەوە هەیە بەردەوامە بین لەسەر ئەوەی کە ڕێکارێکە بتوانین ئەم گرێبەستە بە شێوەیە چاکرێکە لە خزمەتی هاوڵاتی بێ و بارگرانی لەسەر هاوڵاتی نەبێت. ڕەتکردنەوەکە ئێمە ڕەتی کامێرامان نەکردوەوە ڕەتی ئەم جۆرە گرێبەستە ڕەتی ئەو خاڵانە کە سەرنجیان هەیە لامان ڕەتی ئەو شتانەمان کردوەوە جناکە مەسلەی کامێرا باری یاری بابەتێکی شارستانیە لامان کاتە داوا لە حکومەت یاریمی کوردستانەکەین کە سەرەتا ڕێگاوبانەکان باشکات و بابەتێکی کە مەسەلەن ئەو سیارانی کە وەرگیراوە بڵین بۆ خزمەتی ئەو پارێزگایە بێ کە بابەتەکەی تیا
باش جێبەجێکرێ بەس دەڵێن سکاڵا سەرۆزیری ناوخۆ تۆمار دەکەن من بۆ بابەتی سکۆڵا تۆ بۆ خۆ دەزانی هاوڵاتێکی ئاسایش دەتوانێت سکاڵا تۆمارکە ناوەکو ئەنجومەن دەڵێن وەکو ئەنجومەن بەڵێ بڕیاریان ناوە بەڵام جارێ ئێمە بڕیارەکەەوە نییە تۆماریکەین داوامان لە لیژنەی یاسایی کردووە لیژنەی یاساییە بێ وەڵامێکی پێویستمان بە تۆ بڵێ بە کۆی دەنگ بڕیار درا کە سکاڵا لەوە وەزیری ناخۆکرد لە کۆتای پێ دوایە بارگرانێکی گەورە سەر خەڵک دروست دەکە بە دڵنیایەوە ئێمە کەوەکۆم پرۆسەیە ئەم گرێبەستە ڕەت دەکەینەوە کە ئازانین تەبەن بارگرانیە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرزان بەرزان شێخ محەممەد جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروە هەڵکەوت عەبدوڵڵا شارەزای بواری هاتوچۆ سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ